سڵاتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم لەگەڵ هاوڕێی هاوکارم تەلەب ئەبینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان واتە بەرنامەی ئێمە و بینەران. بینەرانی خۆشەویست منیش گەرم و گەشترین سڵاوەکانم هەیە بۆتان و زۆر سپاس کە هەفتەیەکی تر و ئێمە و بینەرانێکی تر دەبنەوە بینەری بەرنامەکەی خۆتان و زۆر سپاس بۆ ئەو نامە و بابەتانی کە نردووتانە بۆ زیاتر ڕازاندنەوەی بەرنامەکەتان. فەرمون ناوبڕێک وەربگرین بە یەکەمین بابەت دێنە خزمەت. دوێنێ وەختی ئێوارێ کەدیم گوڵاو دەبارێ نەمزانی یاری خۆماوەی بەناز دەڕوا بەجارێ دوێنێ وەختی ئێوارێ کەدیم گوڵاو دەبارێ نەمزانی یاری خۆماوەی بەناز دەڕوا بەجارێ گوڵیش لا ڕاستەوایە شەرمەزار و ڕسوایە تۆ گوڵی تۆ گوڵاوی بۆنی گوڵ هەر لە تۆدایە گوڵیش لا ڕاستەوایە شەرمەزار و ڕسوایە تۆ گوڵی تۆ گوڵاوی بۆنی گوڵ هەر لە تۆدایە تاو زولفێ لەسەر شەمپەخشانە جوانی تۆتان هایکسی کوردانە تاو زولفێ لەسەر شەمپەخشانە جوانی تۆتان هایکسی کوردانە ئەرە گوڵێ چاو بەکلێ بەو چاوانەی بازت بڵێ گەر لەبەر منیش نەبێ کەمێ لەخوا بکان سڵێ عاشقم بوو لە دەشتم من شێتی چاوی گەشتم باوەش و ئەگریزەی تۆ لە من بۆ تا باشتم عەزیزم گوڵی ئیژاڵە بەژنت داڵی شمشاڵە منی ژوێن و ئاوارم بێت تۆ ژیانم داڵ عاشقم ڕوو لە دەشتم من شێتی چاوی گەشتم باوەش و ئەگریزەی تۆ لە من بۆ تا باشتم عەزیزم گوڵی ئیژاڵە بەژنت داڵی شمشاڵە منی ژوێن و ئاوارم بێت تۆ ژیانم داڵە تاو تاو زولفێ لەسەر شەمپەخشانە جوانی تۆتان هایکسی کوردانە تاو زولفێ لەسەر شەمپەخشانە جوانی تۆتان هایکسی کوردانە هەرە گوڵێ چاو بەکلێ بۆ چاوانەی بازت بڵێ گەر لەبەر منیش نەبێ کەمێ لەخوا بکەم سێ بەرنامەکەمان بە نامێکی کاکتەها کوردستانی دەست پێ بکەین تالب کاکتەها نووسیویەتی هاوڕێیانی بەرنامەی ئێمە بینەران سڵاوتان لەبێت ماندوو نەبن سەرچاوم ماوەیەکە لە وتارەکاندا باسی ناوەندی دیالۆگی لایەنە سیاسیەکانی کوردستان دەکرێت داوام ئەوەیە لەو بارەوە تۆزەحاتێک بدەن کە مەبەست لە پێکهاتنی ئەم ناوەندە چی بوو کارەکانی تاکوێ چووەتە پێش هەروەها لە نامەکەیدا جگە لەم پرسیارەی ژواکردوویەتی پرسیاری تریشی کردووە کاکتەها تا لە بوتوویەتی کە لە ماوەی دواییدا قسە و باوسی هاوسەرۆکی پژاک کە بۆ خۆیان یەکێک لە ئەندامانی ناوەندی دیالۆگی لایەنە سیاسیەکانی کوردستانن دەنگدانەوەی زۆری لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بەدواوە بووە هەرچەند گۆیە ئەم قسە و باسانە کۆنا بەڵام بۆچی لەم کاتەدا زیندوو کراوەتەوە دەتوانێت جێگەی پرسیار و گومان بێ لە هەر حاڵدا لەم قسە و باسەدا گۆیا کاک ئەمیر کەریمی هاوسەرۆکی ئێستای پژاک لە بەشی پەروەردەی ئەم حزبەدا کردوویەتی بۆ سەلماندنی قسە و باسێک کە لەسەر جێگە و پێگەی بە قسەی ئەو حزبی کلاسیک لە کوردستان هێرشێکی تون دەکاتە سەر لایەنە سیاسیەکانی تر لەوانە کۆمەڵە و حزبی دموکرات و
مێژ و هەڵسوڕانی ئەم حیزبانە دەخاتە ژێر پرسیار. ناوبراو لە کاتێکدا کە بەنیازە قسەکانی بەڵگەمەند بکات پەنا دەباتە گەلێک فەکتی نادروست و گەلێک تۆمەتی ناڕەوا دەخاتە پاڵ ئەم لایەنانە بە تایبەتی کۆمەڵە کە هەر هەمویان زۆر دوورن لە ڕاستی. بەڵێ لە درێژەدا کاکتەها دەڵێت من ئاگاداری مێژووی کوردستان و خەبات و تێکۆشانی ئەم خەڵکە لە پێناو مافە سەرەتاییەکانی هەم و لە هەمان کاتیژدا بە وردی مێژوو و هەڵسوکەوتی لایەنە سیاسیەکان بە پژاکەشەوە بە دوواداچوونم بۆ کردووە کاتێک ئەم قسانم بیست کە ڕێبەری حزبێکی سیاسی دژ بە حزبەکانی تر هێناوێتیە سەر زبان بەڕاستی تووشی سەرسۆرمان بووم و لە خۆم دەپرسی ئەرێ بە هەڵی گوێم لە قسەباسی کەسێکی تر نەگرتووە چۆن ئەو هێرش و تۆمەتانە زۆر جار لە زمانی نێرانی بزوتنەوەی کوردستانەوە بیستراوە بۆ ئێستا بێ لەلایەن خۆیانەوە بێ تا ناکۆکی ساز بکەن و نەیاران پێشترمایان کردو تا ناکۆکی ساز بکەن و خەڵک لە پشتیوانیکردن لە هێزە سیاسیەکان ناومێت بکەن بەڵام نەخێر هەڵە گوێم نەگرت بوو ئەم جارە و قسانە لە زاری ڕێبەری لایەنێکی سیاسیەوە هاتوۆتە دەرێ کە ئیدعا دەکات دژ بە کۆماری ئیسلامی و بۆ ڕزگاری خەڵکی کوردستان لە ستەم و چەوسانەوە خەبات دەکات کە لە یەکەم هەنگاودا دەبێت دژی تەفرەقە سازکردن بێ بەڵام پرسیارەوەیە بەم شێوازە ینی هێرشی ناڕەوا بۆ سەر لایەنەکانی تر خەبات و تێکۆشان دەکرێن کۆمەڵە هێزێکی هەڵقوڵاوی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانە مێژوو و کارنامەی ئەم هێزە تەنانەت بە هەڵەکانیشیەوە ڕوون و ئاشکرایە زۆربەی خەڵکی کوردستان پێی ئاشنان شتێکی شاردراوە لە گۆڕێدانیە بە هەمووی ئەمانەوە هەروەک چەواشەکاری نەیارانی کۆمەڵە و بزوتنەوەی کوردستان نەیانتوانیوە ئاڵلقەی پەیوەندی کۆمەڵە و بزوتنەوەی کوردستان بە پشڕێنن بێگومان ئەم قسانەش ناتوانێت کاریگەری لەسەر ئەم پەیوەندیە دروست بکات ڕێبەری پژاگ ئیدعایەوە دەکات کە حزبی کلاسیک ماوەی تەواو بووە و جەریانی خۆیان وەک حزبێکی مۆدرن کە وەڵام دەرەوەی ویستی و داخوازیەکانی خەڵکی کوردستانە دەناسێنێت پرسیارەوەیە ئایا حزبی مۆدرن ئاوا سیاسە دەکات هەوڵەدات بە تەفرەقە سازکردن و ناومێدی و پەرەپێدانی دڵساردی و هەوڵ بۆ تێکدانی یەکڕیزی لایەنە سیاسیەکان لە کوردستان کاتە پیشەی خۆی بێ هیچ بەرگەوسەنەدێک تەنیا لەسەر ئەساسی بۆچوونی خۆی تۆمەت دەخاتە پاڵ لایەنەکانی تر ئایا مێژوو هەڵسوکەوتی لایەنە سیاسیەکان بە زبانێکی زبر و ناشرین دەخاتە ژێر پرسیار ئەمەیە مۆدرن بوون لە سیاسەت و خەبات و تێکۆشان کە هاوسەرۆکی پژاک ئیدعای دەکات لە کاتێکدا کە حکوومەتی کۆمارە ئیسلامی ئێران سەرگەردان پەکخرا و بێتوانایە و باسی داهاتووی ئێران و کوردستان باسی ناوەندی کۆبوونەوەکانە لە ناوەند و فەزای حەقیقی و مەجازیدا بڵاوکردنەوەی ئەم لێدوانە فەزای سیاسی کوردستانی کردوتە فەزای پەرتەوازایی تۆمەتبارکردن و بڵاوکردنەوەی ناڕاستی لە جیاتی باسی زانستی و مێژوویی ئایا ئەمە کارویشی حزبێکی مۆدێرنە ئەم فایلە دەنگە لە کاتێکدا دیسانەوە بڵاو دەکرێتەوە کە پاش دەیان ساڵ لێکجیابوونەوە و لێکجیابوونەوەی حزبە سیاسیەکانی کوردستان ئێستا لە حاڵی دیالۆگ و دروستکردنی تەفاومی سیاسی و گوێگرتن لە بۆچوونە جیاوازەکانی یەکتر بوون ئایا تێکدانی ئەم دۆخە ڕەوشی کاری حزبێکی مودێرنە کە هاوسەرۆکی پژاگ ئیدعای دەکات بڵێ کاکتەها لە بەشێکی تری نووسراوەکەیدا ئەڵێ بزوتنەوەی کوردستان لەم جۆرە هەڵس و کۆچکردنی لایەنەکان لەگەڵ یەکتر گەلێک خەساری دیوە قسە لەسەر ڕەخنەی سیاسی لە سیاست و استراتیژی سیاسی ئەم یان ئەو لایەنە کە پێویستە و دەبێت بە سەلماندنی پۆلۆراریزمی سیاسی واتە فرەچەشنی هەوڵ بدرێ لە کەش و هەوای دیالۆگ و گفتوگۆ ڕۆحی ڕەخنە و ڕۆشنگری لە نێوان لایەنە سیاسیەکان و لە ئاستەکانی تری کۆمەلگادا بەهێز بکرێت بەڵام زمانێک کە هاوسەرۆکی پژاک بەکاری بردووە ئەو فاکتانە کە ئاماژە پێدراوە بۆ سەلماندنی قسەکانی دوورە لە ڕەخنەی سیاسی بەڵکو هەروەک باست کرد هێرشکردن و چەواشەکاری و تۆمەت سازکردنە بە هەمووی ئەمانەوە ئێستا دەبێ چ بکرێت کاکتەها وا دەڵێ یەکەم بە بڕوای من ئەرکی سەرشانی پژاکەکە ڕوونکردنەوەیەکی شەفاف و ڕوون بڵاو کاتەوە کە تیادا خۆی لەم شێوە دواکەوتوانە و تێکدەرانە لە کێشەی سیاسی دوورخاتەوە و مەجال نەهێڵێ مەبەستی بڵاوکردنی ئەو فایلە بانجام بکات
ئایا پژاک وا دەکات یانە من نازانم، بەڵام یەک شتم لێ ڕوونە ئەم شێوازە لە هەڵسوکۆت کە بیستمان لەلایەن بەشی هەرە زۆری خەڵکی کوردستان جێگەی پەسەند نییە و پژاک بەم بۆنەوە با دروست دەکەوێتە بەر لۆمەی خەڵکی کوردستان. دووهەم لە دۆخێکی وەهادا پێداگری لەسەر بڵاوکردنەوەی کەلتوری دیالۆگ و ڕەخنەی ڕاستگۆیانە نەک تەنها هەڵبژاردنێکی ئەخلاقی بەڵکو و پێویستێکی استراتێژیکە بۆ جاهاتووی بزوستنەوەی شۆڕژگەرانە لە کوردستان. سێهەم بە بڕوای من پێویستە هەموو لایەنەکان و چالاکوانانی سیاسی پێکەوە هەڵ بدەن مەبەستی تێکدەرانە لە بزوستنەوەی کوردستان پوشەڵکەنەوە. بەڵێ زۆر سپاس لە کاکتەها پێماشەوە بڵم کە دیارە کاکتەها نامەکەی کاتێک نووسیوە کە هێشتا پژاک تا ئەو کاتە بێدەنگی هەڵبژاردەبوو، بەڵام دواتر پژاک ڕاگەیانێکی بڵاو کردوێتەوە لەم ڕاگەیانەدا ئەگەر لەلایەک هەوڵدان بۆ یەکڕێزی لایەنە سیاسیەکان لە کوردستانیان دووپات کردێتەوە، بەڵام بەداخەوە خۆیان لە تەوزیحێکی شەفاف و ڕوونکردنەوەیەکی ڕوون لەبارەی ئەو لێدوانەی هاوسەرێکی پژاک کە بەشی زۆری خەڵکی کوردستان پێی نیگەران بوون لەوە خۆی پاراستووە. بێگومان ئەم خۆ پاراستنە کاریگەری هەیە لەسەر متمانەی خەڵکی کوردستان بەو سیاسەتە کە لەسەر هاوکاری و یەکڕێزی لایەنە سیاسیەکان کە لەم ڕاگەیانەدا جەختی لەسەر دەکرێتەوە دروست دەبێت، چونکە خەڵکی کوردستان شێوازێکی لە ململانەی سیاسی لەم ڕێکخراوەیان دیت کە دوور لە پرەنسیبەکانی کاری هاوبەشە، بە وتێکی تر نابێ قسە و بەڵێن جیابێ لە کردەوەی واقعی. ئێستاش چاوەڕوانیەوە دەکرێت کە ڕێبەری پژاک ڕاشکاوانە ئەو قسە و تۆمەتانە لەسەریان ئەوزرخوایی بکاوڕەتیان بکاتەوە ئەگەر باز لەوە دەکەن کە دەورێکی نوێیان دەست پێ کردووە و چاوەڕوان دەکرا ئەم ئیدعایە لە ڕاگەیاندراوەکەیاندا بەڕوونی دەرکەوێت کە ئێستاش لەسەر ئەو بڕوایان لە جیاتی پاساوهێنانەوە. ئەو بەڕێزانە پێداچوونەوەی بنەڕەتی بەسەر ئەو شێوە لە گوتار و هەڵوێستەکانیان دابکەنەوە ئەوە چاوەڕوان دەکرێت. بەڵێ ئێستا بگەڕینەوە سەر پرسیارە یەکەمەکەی کاکتەها کە پرسی بووی سەبارەت بە ناوەندی دیالۆگ. هەمومان دەزانین کە کۆمەڵگای ئێران بەگشتی بە بارودۆخێکی قێراناویدا تێپەڕ دەبێ. لە کامیەم قێرانانە گۆڕانی دۆخی ئێستا ئەگەرێکی بەهێزە. کاریگەری ئەو بارودۆخە لەسەر شارەنووسی سیاسی وابووری و کۆمەڵایەتی خەڵکی ئێران و کوردستان بەگشتی حاشا هەڵنەگرا. پێویستە ئەم بارودۆخە واکامەکانی چ لە ئاستی ئێران و چ لە ئاستی کوردستاندا بە وردی لێک بدرێتەوە و وەڵامی بەرپرسیارانەی پێ بدرێتەوە. بەم بۆنەوە حزب و ڕێکخراوە سیاسیەکانی چالاک لە کوردستان هاتنە سەر ئەو باوەڕەکە لە زەنجیرەیەک دیالۆگدا بە هاوکاری و هەواهەنگی لەگەڵ یەکتر نەخشە ڕێگایەک بۆ وەڵامدانەوە بە ئەگەر و پێشاتەکان لە کوردستان دیاری بکەن. بەڵام نەخشە ڕێگای چاوان کە باس کرد پژەستورە بە ئەزمموی خەباتی تا ئەمڕۆی بزوتنەوەی شۆڕژگەڕانەی کوردستان. بۆیە پێویستە جەماوەری خەڵکی کوردستان یەکگرتووتر کات، بە سەرکەوتن ئومێدواریان بکات، باوەڕ بەهێزی خۆیان تیادا بەهێز بکات و دڵنیان کاتەوە لەوەی کە کوردستان لە هەر ئەگەر و پێشاتێکی سیاسی مەترسیەکان دەڕەوێنێتەوە و هەروە پێشەنگ و پێشڕەو دەبێت تا گەیشتن بە ئامانجەکانی. بەڵام دیارە بە لە بەشاوگرتنی ئەزمونونەکانی تا بە ئێستا ببوورن داڕشتنی نەخشە ڕێگا بۆ ئێستا و داهاتووی کوردستانیش بەبێ جەختکردنەوە لەسەر پرەنسیبەکانی کاری هاوبەش ناتوانێت بە ئەنجامی دڵخواز و جێباوەڕی خەڵکی کوردستان بگات. بۆیە ئێمە پێمان وایە پێشەوەی خاڵە هاوبەشەکانی هاوکاریکردن بە دوای یەکدا ڕیز بکرێت پێویستە بنەمای کاری هاوبەش یان هەمان پرەنسیبەکانی کاری هاوبەش دیاری بکرێ و هەموو لایەنەکان ئەوە بەکردەوە بسەلمێن. ئەگەر ئەم بنەما و پرەنسیبانە بە هەر تەوزیح و تەوجیهێک پشتگوێ بخرێ مانای ئەوەیە ئەزمونونەکانی تا بە ئێستا لە بەرچاو نەگیراوە و هەر کارێکی هاوبەشیش دیارە درێژەی نابێت و ئیدامەدار نابێت. بڵێ بنەماکانی ئەم هاوکاریانە بە بڕوای ئێمە بریتین لە یەکەم دەسەڵات مافی جەماوەرە لە ڕێگەی هەڵبژاردننی ئازادەوە. لایەنە سیاسیەکان تەنیا لە ڕێگەی هەوڵدان بۆ بەدەستهێنانی متمانەی جەماوەر بۆ بەرنامەکانیان دەتوانن ڕۆڵیان هەبێت لە دەسەڵاتی سیاسیدا. دووهەم هەر بابەتێکی پەیوەندیدار بە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان وەکو شەڕ وتوێژ بە ئەرکێکی نەتەوەی دەناسرێ و بە تێکڕای دەنگی هەموو لایەنەکان بڕیاریان لەسەر دەدرێت. سێهەم هاوپەیمانی لەگەڵ هێزە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران لەسەر بنەمای بەڕەسمی ناسینی شەفاف و بێشەرت و مەرجی مافە نەتەوەیەتیەکانی خەڵکی کوردستان دەبێت. چوارەم هێزە سیاسیەکان بڕیار دەدەن کە ناکۆکیەکانی نێوان خۆیان تەنها بە دیالۆگ و بە دوور لە هەر چەشنە تودوتیژی
چارەسەر بکەن کە بەداخەوە لە یەکەم هەنگاودا پژەک تا ئێستا پابەندی خۆی بەمانە نیشان نەداوە. بەڵێ لەسەر ئەساسی ئەم بنەمایانە هاوکاری هاوبەش دەتوانێت ئەم خاڵانەی خوارەوە بێت. یەکەمیان خەبات بۆ وەدیهێنانی مافی دیاریکردنی چارەنووس بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و پشتیوانی لە دیاریکردنی ئەم مافە بۆ هەموو نەتەوەکانی دیکە ئێران. هیچ هاوپەیمانێتیەک لە دەرەوەی کوردستان نابێ ناتەبا بێ لەگەڵ ئەم داخوازیە ڕەوایە خەڵکی کوردستان. دووهەم بەشداری شالاکانە بۆ ڕووخاندنی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ئێران و کۆتایی هێنان بەستەم و نابەرابەری کۆمەڵایەتی و داگیرکاری لە کوردستان. سێهەم پابەندبوون بە مافەکانی دیموکراتیک و حاشا هەڵنەگری جەماوەر لەوانە مافی جیایندین لە دەسەڵاتی سیاسی، ئیدارەی کۆمەڵگە و پەروەردە و بارهێنان، دابینیکردنی یەکسانی ژن و پیا و لە هەموو بوارەکانی کۆمەڵایەتی یابووری و سیاسی. پابەندبوون بە پرەنسیپی ئازادی سیاسیەکان لەوانە ئازادی زمان، قەڵام، ڕاگەیاندن و پێکێنانی ڕێکخراوی سنفی، سیاسی و هۆنەری وەدەبی، پاراستنی ژینگە. چوارەم سەلماندنی پۆلۆراریزمی سیاسی واتە فرەچەشنی و پێکاندنی کەشوهەوای دیالۆگ و گفتوگو لە نێو پێکاتە سیاسیەکان. پێنجەم ئامادەکردنی لێژنەیەک لە پێناو بەدەستهێنانی پاڵپشتی مادی و معنەوی جەماوەر و کەسایەتی ئازادی خوازەکان، حەزب و دامەزراوە پێشکەوتن خوازەکان و گروپ و ڕێکخراوە مرۆیەکان لە سەرانسەری جیهان بۆ بزووسنەوەی مافخوازانێ خەڵکی کوردستان. بەڵێ لەسەر و خاڵانە کە باست کرد ئەم ناوەندە تا ئێستا دیالۆگێکی چڕوپڕی لەم بارەدا دەست پێ کردووە و هێشتا شەر بەردەوامەوە هیوادارین کە بتوانێت بە ئەنجامێکی کردەوەی بکات. ئەوەی گرنگە لێردا ئەوەیە کە ئێمە وەک کۆمەڵە لەسەر ئەم بنەما و خاڵە هاوبەشانەمان لەگەڵ لایەنەکانی تر ئەوانەمان هێناوەتە گۆڕێەوە بە هیواین کە سەرڕای هەر گرفتێک کە نەیارانی بزوتنەوەی شۆڕژێڕانەی کوردستان دروستی دەکەن ئەوە بەردەوام بێ لە بە ئەنجام گەیاندنی ئەم نەخشە ڕێگایە کە باسی لێکرا بۆ ئێستا و بۆ داهاتووی کوردستان. فەرمونون ناوبڕێک ببینن بینەرانمان ماندوو نەبن دێنە وڵاتە. Spark in an eye, a young heart silenced too soon. Dreams ruined, life taken, and in somber gloom. But my name became a beacon for my nation to rise. Echoes of my story spread in lightning the skies. Whispers of liberation rise ascending through the air. Children of Kurdistan lead with courage they declare. Tehran smiles for death alone. In its embrace, peace unknown. Every girl and boy in its grasp altered. From this land, no life shall bloom. Only shadow, only gloom. My dear Kurdistan torn apart, yet to find stirs the heart. Daughters led the way for liberation's eternal flame. They try to hide our tears, veil trees in mournful shades, broke waters and heavy chains, strangle roads where silence lays. Sowing discord in distant lands with strength that won't relent. Songs are hushed and dreams are slain, endless mournful lament. Whispers of liberation rise ascending through the air. Kurdistan take the lead with courage they declare. Tehran smiles for death alone. In its embrace, peace unknown. Every girl and boy in its grasp altered. From this land, no life shall bloom. Only shadow, only gloom. My dear Kurdistan.
waste, our hearts beat to mournful tune. Sheena, your name a flame beneath the darkened moon. In the echoes of our souls, the light begins to glare. For our legacy we stand, with courage we declare. سیستەمی پەروەردە لە کۆماری ئیسلامی ئێراندا ڕۆژ بە ڕۆژ لە دادپەروەری بەمانای ڕاستەقینە فاصلەی زیاتر دەگرێت. ئەمە سەرەتای نووسراوی هاوڕێ مەریەمە لە سەردەشتەوە و لە ئێدامەدا دەڵێ سیاسەتە پەروەردەیەکان لە ئێران نەک تەنها بنەمای یەکسانی دەرفەت پێشێل دەکات بەڵکو لە ژیاتی قەرەبووکردنەوەی نایەکسانیە سەرەتاییەکان تونتر و قوڵتریان دەکات. منداڵانێکن کە جگە لە هەژاری زۆربەی کات لەژێر تووتریژی خێزانی کۆمەڵگە و گەڕاکدان. جاری وە خێزانەکانیان ئەوەندە هەژارن تەنانەت خواردنی پێویستیشیان نییە. تاقیکردنەوەکان لە منداڵانەدا خاوبوونەوەی گەشەکردنیش نیشانەدات. دیارە کاتێک قوتابی برسی بێت لە لایەکی ترەوە مامۆستا بە دوای کاری دووەمدا بگەڕێت دادپەروەری پەروەردەیی جێبەجێ نابێت. بەڵێ مریەم خان هەروەها نووسویەتی کە با بزانین هۆکاری سەرەکی نەبوونی دادپەروەری لە پەروەردەدا چییە؟ دەڵێت کە سەرانەی قوتابی بۆ 200 ڕۆژی پەروەردەی 123,000 تمەنە کە لە بەرچاو گیراوە. لە کاتێکدا بۆ دامەزراوەکان ئەو دامەزراوە بێخەڵکانی کە هەر لەم وڵاتەدا ئەیبینین کە بودجەی ملیاردی یان بۆ پەسەند دەکرێت. بەم مۆزیەتەوە چۆن دەکرێت بە ڕۆژانە 123,000 تمەن چاوەدێری قوتابی بکرێت؟ کەمبوونی بودجەی پەروەردە و فێرکردن بۆتە هۆی پێشێلکردنی دادپەروەری لە پەروەردەکردندا. ببورن قوتابخانە حکوومەتیەکان بۆ قەرەبووکردنەوەی کەموکوڕیەکانیان پەنا دەبن بۆ وەرگرتنی نایاسایی پارە لە خێزانەکان. ئەمە جیاوازی جۆرایەتی پەروەردەی لە نێوان قوتابخانەی تایبەت و واتە قوتابخانەی خصوصی و حکوومەتیەکان دروست دەکات. لە حاڵێکدا خێزانەکەم داهاتەکان توانایی دابینکردنی هەزینەی پەروەردەکردنی منداڵانی خۆیانیان نییە لەو شوێنە تایبەت و خصوصیانەدا. ئەمە دەبێتە هۆی دواکەوتن لە خوێندن و واسێنان لە خوێندن زۆر لە تەمەنی خوارەوەدا. و لەبیر نەکەین کە ئەم هەژاریە پەروەردەییە چرخەی هەژاری ئابووری لە داهاتوودا زۆر تونترش دەکات. یەکێک لە دەرکەوتەکانی نەبوونی دادپەروەری پەروەردەیی لە ئێراندا زیادبوونی ڕۆژ بە ڕۆژی منداڵانی کارە. بەپێی راپۆرتە جیاوازەکان ژمارەی منداڵانی کار لە ئێران نزیکەی 1 ملیۆن کەس بەراوردکراوە. بەشێکی گەورەی منداڵانی کار نەتەنها لە شقامدا بەڵکو لە کارگەکاندان. ئایا ناوێ بپرسین ئەمە چ دادپەروەریەکە کە منداڵێک هەم کار بکات و هەم بخوێنێت؟ پێشتر باس لە جیاکاری ئەرێنی بۆ منداڵە زیاندی دووەکان کرا. قەرار بوو پشتیوانی خۆراکی تەندروستی و کارەکانی تر بۆ ئەم منداڵانە ئەنجام بدرێت، بەڵام لە کردەوەدا دۆخەکە بەرەو خراپتر شووە. قوتابخانە حکوومەتیەکان لە ژیاتی یارمەتیدان یان منداڵانە پارە داوا دەکەن. هەروەها ئەبێ ئاماژە بەوە بکەین کە ژمارەی وردی منداڵانی ئەفغان کە لە خوێندن بێبەشن بەڕوونی ڕانەگەیەندراوە. بەڵام بەپێی ئامارە فەرمیەکان زیاتر لە 600,000 قوتابی بیانی کە زۆربەیان ئەفغانستانین لە قوتابخانەکانی ئێران دەخوێنن. راپۆرتەکان نیشان دەدەن ئەم منداڵانە بەهۆی کۆسپە ئیداریەکان نەبوونی بەڵگەنامەی ناسنامە کێشە ئابوووریەکان و کۆچکردن لە قوتابخانەکان دوور کۆتونەتەوە یان خەریکن واز لە خوێندن دەهێنن. کەوا بوو بە بڕوای من تا ئەو کاتەی ئەولەویەتی بوجە و بودجەیی و سیاسی وڵات لەسەر مافی بنەڕەتی پەروەردەی بێبەرامبەر و بەرز بۆ هەموو منداڵێک دانەنرێت، هەر پلانێکی نوێی پەروەردەیی لە ژیاتی دامەزراندنی دادپەروەری تەنها باری نادادپەروەری هەنووهەیەکان قورستر دەکات.
ببخشید به سیستمتون انتقاد کردم، ببخشید صدام در اومده اعتراض کردم، جبران میکنم اگه اشتباه کردم، این موزیک رو بهتون بدهکارم من. به به این اجتماع، به به این نظام، دولت دال دلسوزی، به به این رجال، غرقیم تو رفاه، دنیا بد شده بکام، منصب شایسته سالاری و هر کی سر جاش، کاش غربی یا یکم از ما یاد بگیرن، اروپایی یا زیر فقر دو قلو زاییدن، از گشنگی تو سطل تا کمر خم میشن، حتی یک روز همه آزادی رو نچشیدن، همه چی از اینجا جیبا پر پول، لبخند گشاد مردم، کل روز دولت اعتدال دقیقاً وسط بوم بوم، سبز اینجا غرق دنیا توی خون، اون ور دبیرا دانش آموزا رو میمالن، تو صورت محجبه ها اسید میپاشن، آمرای به معروف از قانون ترسی ندارن، اینجا عقاید مختلف هم امنیت دارن، صدا و سیما فرنگ و اینجا، کلام مجری دروغی گیرا، الغای ذهنی خطوط فکری، از سیاست تا سلیقه جنسی، پشت پرده قولی نره، آزادی عمل مدرن برده، الغای ذهنی خطوط فکری، آزادی عمل مدرنی برده، کلیشه برعکس عکس، تریبون هر زتون هرس مغز، حرف باخرس تو جوال علف هرز، راست دروغ راست کجاست طرف چپ، نمک زخمه تیوی تو رو دروغ میگفت، شفاف اخبار داستان پینوکیو جهده ای افکار، 23 و BBC و مردم من یکی دیگم اینو میگفت، مردیم من خوشیم بس که مردیم، پیک آخر جام زهر بود تا تهشو خوردیم، نازمان و منظمن ما هممون دزدیم، قله دروغیم پوچیم دامنمون توهی، تخصص تلاش گوش مهندس قاچاقچی، رئیس میشی با پارتی مدرک داری یاددار چی، تو ببری من نبردم من ببرم تو باختی، مولد ولد زنا زندگی رباتی، صدا و سیما فرنگ و اینجا، کلام مجری دروغی گیرا، الغای ذهنی خطوط فکری، از سیاست تا سلیقه جنسی، پشت پرده قولی نره، آزادی عمل مدرن برده، الغای ذهنی خطوط فکری، آزادی عمل مدرنی برده، رسالت رسانه ها رنگ کردنه، عاشق عالمه به پامه به پان همه، با پای لنگ پای داریم به پاکش نره، مبارزه هشتکی گوشید نشکنه، میگن چوب معلم و هر کی نخوره خره، میگن اینجا گشنه ای ولی بهش پر زره، میگن آبروی بین المللی مهمتره، پس صورت ها سرخ میشن با نظام و چکش، کش میاد روز هی دود میشه زود پول، رگ بزن رگ کجاست نموند اصلا توش خون، خط فقر رفته صف خط مرگ تو بود، سیاست با صداقت دروغ و چوبون بود، چپ خوبه راست بگی بد میشی، تلف میشی، وطن چیه نمود واسد نرزشی، نردشی، هدف چیه مرز کجاست فقط میخوای رد بشی، تهش تو رسانه میگن یا برید یا خفشید، خفشید 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 خفشید، بارونه گو واقعیتو بنیش خم، مغز عوام زیر وزن رسانه میشکست، به جز خودتو دلسوز تو نیست هیچ کس، واسه رسیدن به واقعیت فکر کن بیشتر، ببخشید. حالا چاوم چینە لای نامێکی کاکوشیار بینەرێکی خۆشەویستمان بەناوی کاکوشیار نامەیەکی بۆ نردوین کە تیایدا دەڵێت باز لە سزای ئەعدامەکات، وەڵێ سزای ئەعدام هەر لە کۆنەوە شوێنی ناکۆکی نێوان دوو دانە ڕوانگە بووە، یەکیان ڕوانگەی پێشگیری لە تاوان و ڕوانگەی کەرامەتی مرۆیی. لە سەردەمی هاوچەرخدا بیرۆکەی مافەکانی مرۆڤ بووە خاڵی وەرچەرخانی ئەم باسە. مادەی سێی جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ کە ساڵی 1948 پەسەندکراوە دەڵێت کە هەر تاکێک مافی ژیان، ئازادی و ئەمنیەتی تاکە کەسی هەیە. بەپێی ئەم بنەمایە بێت دەوڵەتەکان نەک تەنها نابێت ژیان بستێنن بەڵکو ئەرکدارن بۆ پاراستنی ژیان، لەبەرەوەی کە لە سەدەی 21ەمدا ئەعدامکردن وەک شێوەیەک لە توندوتیژی دەوڵەتی و پێشێلکردنی بنەڕەتی بۆ سەر کەرامەتی مرۆی ناسراوە. لە ڕوانگەی دەروونناسی و ئەخلاقیشەوە ئەعدامکردن نەک تەنها دادپەروەری ناهێنێت بەڵکو لێکۆڵینەوەکان دەریان خستووە کە بازنەی توندوتیژی دووبارە بەرهەم دەهێنێتەوە. لە کاتی ئەعدامکردندا کۆمەلگا هەستی تۆڵە سەدنەوە تاقی دەکاتەوە نەک هەستی دادپەروەری. دادپەروەری ئەو کاتە مانا دەبەخشێت کە بتوانێت نەوژەن بکاتەوە، نەگەوەی بە تەواوی وێران بکات.
لە کاتێکدا ئەعدامکردن کۆتایی گفتوگۆ و نەفیکردنی دەرفەتی چاکسازیە لە ئینسانەکاندا و هیچ ڕێگایەکی گەڕانەوە ناهێڵێتەوە. کۆمەلگایە کە ڕێگایەکی تر بێژگە لە ئەعدام بە کۆنتترۆلکردنی تاوان نازانێت لە ڕاستیدا تێگەشتنی قوڵی دادپەروەریش بە تەواوەتی بێبەشە. لە دوودەیەی ڕابردوودا ئۆپۆزیسیۆن و چالاکوانانی مەدەنی لە ئێراندا هەنگاوی زۆر گرنگیان بۆ خەبات بە دژی ئەعدام هەڵێناوە. کەمپینەکانی وەک نابۆی ئەعدام، چالاکی دامەزراوەکانی وەک هاوڵاتیان دژی ئەعدام و هەوڵی خێزانەکانی قوربانیان و بە تایبەت کاردانەوەی نوێی زیندانیەکان بەرامبەر حکومەکانی ئەعدام نیشانەکانی بە ئاگاهاتنەوەی ویژدانی کۆمەڵایەتین بەرامبەر بەم قەتڵ و مەرگە دەوڵەتیدا. بەڵام ئەم هەوڵانە هێشتا نەگەشتونەتە ئەو ئاستەی کە ببێتە ئەو هێزەی کە حکوومەت ناچەر بە پاشەکشە بکات لەم بوارەدا. ئەویش بۆ کارە سەرەکیەکەی ئەوەیە کە هەڵوەشانەوەی ئیعدام هێشتا نەبووتە داواکاریەکی گشتی بە تەواوی لە نێو کۆمەڵگادا. ڕەوتی کاردانەوە هەمیشە ئەرێنی نییە. کردار دژی سزای ئیعدام دەبێت بەردەوام پەیڕەو بکرێت. ئێمە لە داهاتوودا تەنانەت پاش حکوومەتی دیکتاتۆری ئیسلامیش دووبارە دەبێت ڕوبەڕووی ببینەوە. بۆیە کەسایەتی و ڕێکخراوە سیاسیەکان بۆ ئامادەکردنی فکری کۆمەلگا دەبێت کاری کولتوری و ڕۆشنبیری بکەن و کۆمەلگای مەدەنی بەهێز بکرێت و لەم ڕێگایەوە بتوانن سزای ئیعدام لە یاسا سزایەکانی ئێستا و داهاتووی وڵاتیش داهاتووی دوای کۆماری ئیسلامیش هەڵبوەشێنەوە. هەتا کاتێک کە کۆمەلگا داواکاری هەڵوەشاندنەوەی ئیعدام لە زمانی نوخبەکانەوە وەرنەگێڕێتە سەر زمانی خۆی، حکوومەتی دیکتاتۆری ئیسلامی دەست لەم ئامرازیمانەوەی دەسەڵاتە هەڵناگرێت. ئەزمموی ساڵانی دوای نیشانی داوە کە تەنها فشاری کۆمەڵایەتی بەرفراوان دەتوانێت پێک هاتەی دەسەڵات ناچار بە پاشەکشە بکات. بڵێ هەروەک لە ئەم مەسئلەی لایحەی حیجابزا بینیمان وەستانی بەردەوام و ئاگاهانەی ژنانی خەباتکەی ڕێران بەرگری کۆمەڵگای مەدەنی گەیاندە ئاستێک کە دەسەڵات ناچار بوو پاشەکشەی هێواش دەست پێ بکات. هەمان لۆژیک لە مەسئلەی هەڵوەشانەوەی سێدارە دانیشدا ڕاستە. تا کاتێک دژایەتی لەگەڵە ئیعدامەکان نەبێتە گفتوگوی ڕۆژانەی خەڵک، نەبێتە دروشمی کۆمەڵایەتی و نەبێتە باوەڕی ئەخلاقی هاوبەش، حکوومەت پاڵنەرێکی بۆ پاشەکشە نابێت. چارەنووسی هەر کۆمەلگایەک دەتوانرێت لە شێوازی مامەڵەکردنی لەگەڵم مەرگدا بپەیوەندرێت. کۆمەلگایە کە مەرگ نمایش دەکات لە ڕاستیدا لە ژیان دوور کەوتوێتەوە. لە ئێرانی ئەمڕۆدا مەسەلەی سێدارەدان چیتر تەنها مەسەلێکی یاسایی نییە، مەسەلێکی ئەخلاقی، کەلتوری و سیاسیەکە ڕاستەوخۆ بە داهاتووی مرۆڤی ئێرانیەوە گرێدراوە. هەڵوەشانەوەی ئیعدامەکان بەمانەی لێخۆشبوونی بێمەرج لە تاوانباران نییە، بەڵکو بەمانەی گەڕانەوەی مرۆڤایەتیە بۆ یاسا. کۆمەلگای کە بتوانێت تەنانەت لە بەرامبەر هەڵەشدا کەرامەتی مرۆڤ بپارێزێت، کۆمەلگایەکەکە گەیشتوێتە پێگەیشتن. ئێمە لە سەردەمێکدا دەژین کە مەرگ لە مێدیا و شەقامدا سایبۆتەوە، بەڵام لە هەمان تاریکیدا نیشانەکانی بە ئاگاهاتنەوەی وجدانی کۆمەڵایەتیش دەبینرێت. دایکانی دادخواست، پارێزەران و چالاکوانانێک کە بێترس لە سەرکۆت لە بەرامبەر سێدارەداندا هاوار دەکەن، لە ڕاستیدا لە ژیان بەرگری دەکەن. ئەوان یادمان دەخەنەوە کە دادپەروەری بە خوێن نانووسرێت، بەڵکو بە تێگەیشتن، میهرەبانی و یاسای مرۆڤانە دێتە دی. شاء
شبكة مسيلم لزنداني يمين ذا شبكة مسيلم زحمة الرزقار ببي هوار بمعلم زحمة الرزقار ببي بيديني سالم من عاشقي بشنو بلاو ششتي لولاون من عاشقي بشنو بلاو ششتي لولاون وراب فرسال حلم صوت أولتاون وراب فرسال حلم صوت أولتاون سرگشتتو دایم لدواتا الله سیرو سرگشتتو دایم لدواتا بشاو باروش یانکم دلم للاتا بشاو باروش یانکم دلم للاتا لزندان یمین ذا شبکه مسیرم لزندان یمین ذا شبکه مسیرم زحمت رزگارم ببی هوار بمعلم زحمة الرزقار بيديني سالم كربر سنقممت لسسنجي كلمت كربر سنقممت لسسنجي كلمت بابر جمغو سيدمت المشاريع شغمت بابر جمغو سيدمت المشاريع شغمت دواتوني مالكم أسبراني والكم شوفوا سرد سالكم هواتي زم سالكم خروبر سنقممت
بەڵێ بینەرانی خۆشەویست دەم بەشە لە بەرنامەکەمان دامانێت باسێ بکەین لە استراتیژە وێرانکەرەکانی خامنەیی بۆ ناسینی زیاتری ئەو استراتیژیانەی کە پڕ لە کاولکاری و وێرانکارین لەلایەن خامنەیە و پێویستە چەمکی جیهانبینی یان ئایدۆلۆژیەکەی شی بکرێتەوە. کاک مزەفەر لەم بارەیەوە بابەتێکی بۆ نووسیبین لە دێڕێکدا نووسیویەتی ئایدۆلۆژی پێکاتەیەکە لە بیرۆکە بە هاو باوەڕەکان کە تێگەیشتنی تاکەکان و گروپەکان لە جیهان و شێوازی بڕیاردانیاندا پێک دەهێنێت. ئایدۆلۆژی کاریگەری لەسەر هەموو شتێک دەکات، لە سیاسەت و ئاینەوە تا کللتور و بەهاکانی تاکە کەسی و بە شێوەیەکی گشتی بناغی بزوتنەوەکان استراتیژیەکان و سیستم و حکوومەت پێک دەهێنێت. جیهانبینی بە شێوەی جۆراوجۆر خۆی دەردەخات. جیهانبینی ئاینیەکانیش لە شکڵپێدانی کۆمەڵگە و کەلتورەکاندا ڕۆڵێکی بەرچاویان هەیە. لەم پەیوەندەدا لە نێوانیاندا مەسیحیەت، ئیسلام و هندویزم بە پێشکەشکردنی سیستمی باوەڕ و بەهاکانی خۆیان ژیانی ملیاردەها کەس لە خەڵکی جیهانیان لە ژێر کاریگەری خۆیاندا هەریەکە و بەنەوەی خۆ داناوە. لە کاتێکدا کە هەندێک لە ئایدۆلۆژیەکان توانیویانە لە یەکخستنی خەڵک لە دەوری ئامانجە مرۆڤ دۆستەکان و گۆڕینی کۆمەلگاکاندا ڕۆڵێکی سەرەکی بگێڕن، وەک بزوتنەوەی مەدەنی ڕەشپێستەکان لە ئەمریکا بۆ نمونە. بەم حاڵەشەوە هەمیشە ئەم مەترسی هەیە کە جیهانبینیەکەیان ببنە بیرۆکەی نەگۆڕ و سەرسەخت و لایەنگرانیشیان بەبێ ژێر پرسیارخستنی بیرۆکەکانیان کاریگەریە وێرانکەرەکانیان پشتگوێ بخەن و بەدی لە جۆراوجۆرەکانی تریش بە هیچ شێوەیەک لە بەرچاو نەبێت. سەدەی بیستەم شایەتی جیهانبینیە وێرانکەرەکانی وەک فاشیزم، نازیسم، ستالینیزم و ئەمپریالیزم بووەکە هەر یەکێکیان بە ڕادەی جیاواز و بە بەراورد نەکراو بەرپرسی مردنی سەدەها هەزار و تەنانەت ملیۆنەها کەس بوون. جەنگی دووهەمی جیهانی دەستپێکی جەنگی سارد و دۆزینەوە و گەشەپێدانی شەکی ئەتۆمی بەرهەمی ئایدۆلۆژیە وێرانکەرەکانە کە دەرفەتی سازش و تێگەیشتن لە نێوان نەتەوەکانیان گەیاندوێتە کەمترین است و مرۆڤایەتیان خسووەتە لێواری لە ناوچوون. بنیادگەرایی ئیسلامی کە بۆ ئێمە ئاشناترە، جیهانبینیەکی وێرانکەری ترە کە سید قوتبی مەسری و خومینی لە دامەزرێنەرانی سەرەکی ئەم ئایدۆلۆژیە دژە مرۆڤیان. خومینی دامەزرێنەری کۆماری نەزانی و تاوان ڕێبەرێک بوو کە بە وتەی خۆی بە فێڵ واتە ساختەکاری شۆڕشی 57 گەیاندە سەرکەوتن. ئەو ڕۆحانیەکی ئایدۆلۆژی خواز بوو کە دژایەتی جوولەکە دژمنایەتی لەگەڵ مۆدێرنیتە و ڕۆژاوە لە سەروی بەرنامەکانی دادانا. ئەو لە ماوەی 10 ساڵی ویلایەتی فەقیدا وڵاتی تا ئەو جێگەی توانی بە گوچە و خواستەکانی شێخ فەزلۆڵای نووری مەشروتە خواز نزیک کردەوە و دژی ئۆپۆزیسیۆن لە نێوانیاندا پاشماوەکانی ڕژیم پێش و موجاهیدین و چەپەکان خوێن ڕشتنێکی گەورەی بەڕێخست. جێگرەکەی واتە خامنەئی کە بە پێ گوتە و چالاکیە کەلتوریەکانی لایەنگری نەواب سەفەوی تیرۆریست و سید قوتبی ئەخوانیە لە ماوەی چەندین دەیە ڕێبەری خۆیدا استراتێژیە دەرەکیەکانی وڵاتی لەسەر بنەمای دژایەتی ئیسرائیل و ئەمریکا بە ئامانجی خەیاڵ ئامێزی لە ناوبردنی ئیسرائیل و دەرکردنی ئەمریکا لە ناوچەکە داڕشتووە. ئەنەرژی ئەتۆمی کە لە دروستکردن و بڵاوکردنەوەیدا گەلی ئێران بچووکترین دەستێکی تێدا نەبووە بە بانگەشێ ئەم ڕێبەرە خۆناسێنراوەی موسڵمانانی جیهان گوایە دەبوو ڕۆڵی بەرگریکار بگێڕێت. بەڵام بە سەپاندنی گەماروەی کەمارشکێن بەسەر وڵات و خەرجکردنی سەدەها ملیارد دۆلار لە جەنگی 12 ڕۆژەدا بەرەو لە ناوچوون ڕۆیشت. ئەگەر خومینی هەوڵیدا استراتێژی نەڕۆژهەڵاتی نەڕۆژاوایی لە سیاسەتی دەرەوەدا پێش بخات، خامنەی ئایدۆلۆژی خواز بە هەموو توانە استراتێژیە گەورەکانی وڵاتی بە ئامانجی زیان گەیاندن بە ڕۆژاوە و بەتایبەت ئەمریکا بە ڕەزامەندی تزاری رووسیا و پەسەندکردنی دەوڵەتی چین ڕێک خستووە. ئەمە لە کاتێکدایە کە تەنانەت هەندێک لە دەستنیشانکراوەکانی خۆشی ئەم استراتێژیەیان لانیکەم سەبارەت بە جەنگی 12 ڕۆژە بە زیانی وڵات هەڵسەنگاندووە. لەم پەیوەندیەدا محەممەد سەدر ئەندامی ئەنجومەنی مەسلحەتی ڕژیم گوتوویەتی لە جەنگی دواییدا و جەنگی پێشووتر کە ئیسرائیل هەموو ناوەندە بەرگریکاریەکانی ئێمەی لێدا
گومان و دوودڵی هەبوو کە بۆچی ئیسرائیل بەوردی لەم ناوەندانە ئاگادارە. دواتر دەرکۆچکە زانیاریەکانی ناوەندە بەرگریکاریەکانی وڵاتی رووسیا بە ئیسرائیل دابووی. ئەمە نیشانیدا کە ئەوەی وەک پەیمانی استراتیژی لەگەڵ رووسیا باسی لەوە دەکرێت درۆیە. نابێت متمانەمان بە رووسیا هەبێت ئەوەی بیر بکەینەوە لە ڕۆژی تنگانەدا دێت و یارمەتیمان دەدات و لەگەڵ ئەمریکا دەکەوێتە شەڕ نەخێر ئەسڵان لەم شۆخیانە نییە. بەڵێ زۆر سەرنجڕاکێشە کە گوتەکانی سەدر تووڕەیی مۆسکۆی لێکەوتەوە بۆ دوای ناڕزایی باڵوێزخانەی رووسیا لە تاران محەممەد سەدر بۆ دەسەڵاتی دادوەری بانکرا. ڕووداوەکانی لەم چەشنە لە کاتێکدا ڕوودەدەن کە خامنەی کە لە ڕەگ لە پەناگا نهێنیەکانیدا لە ژێر زەویدا چاوەکانی لە بەرامبەر گۆڕانکاریە وێرانکەرەکانی ئایدۆلۆژیەکەی داخستووەوە لەسەر استراتیژیە شکست خواردەکانی هێشتا سوورماوەتەوە پێداگرە. لەم بارەیەوە دەتوانین ئاماژە بە ئاگاداریەکەی ترامپ بۆ خامنەی پێش شەڕی 12 ڕۆژە بکەین کە بە پێی گوتەی تەختڕەوانچی لە نامەکەیدا نووسی بووی بەبێ وتوێژ شەڕ دەبێت. لەگەڵ ئەمەشدا خامنەی تەنها ڕازی بوو بە وتوێژی ناڕاستەوخۆوە بێ ئەنجام کە بووە هۆی شەڕی 12 ڕۆژە و کوشتنی سەدەها لە سەرکردە جەنایەتکارەکانیان و سەدەهاش لە هاوڵاتی مەدەنی. قسەکانی خامنەی لەسەر بەردەوامبوون لە پیتاندنی یۆرانیوم و جوڵە تازەکانی بە هاوردەکردنی 2000 تۆن مادەی کیمیایی لە چین بۆ گەشەپێدانی موشەکە باڵستەیەکیەکان و ئەوەی کە پێڵەن سوختی جامدی موشەکەکان و چڕکردنەوەی چالاکیە گوماناویەکان لە وێزگەی ئەتۆمی کێوی کەلەنگ لە قۆڵای زەویدا لەوێ جێگیرکرابوون گومانی بەرچاوی وروژاندووە کە ئەم جۆرە چالاکیانە دەتوانێت شەڕێکی تازە لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە دووبارە دروست بکاتەوە و هەمیسان شەڕی دەکەوێتەوە. ئێستا جگە لە دژایەتیکردن لەگەڵ بەرژەوەندیانەتەوەیەکان و لە ناوچوونی تەواوی خاکی ئێران ئەوە هیچ ئامانجێکی تری نابێت. ئەگەر باسێکیش لە ناوخۆی وڵات بکەین لە ناوخۆی وڵاتیشدا هەڵاوسان و تەوەڕۆمێکی زۆری لەسەر و 50 لە 100 و زۆرتریش و گەندەڵێکی بەرفراوان کە لە نێو حکوومەتدا هەیە سەرکوتی کۆمەلگای مەدەنی و زیادبوونی بێوێنەی ژمارەی ئەعدامەکان کە ئێستا بۆ پەڕی خۆی گەیشتووە و نیشتنەوەی مەترسیداری زەوی و ڕۆشتوونی زەوی لەگەڵیشیدا وشکبوونی سەدەکان و بێئاوی کە ئێستا کێشەیەکی زۆر گەورە و جددیەوە تونبوونی ململانەی دەسەڵات لەسەرەوە ئەمانە هەمویان نیشانیە دەن کە بنیادگەرایی ئیسلامی شیعە محور وڵاتی بەرەو لە ناوچوونی بە تەواوەتی نزیک کردوێتەوە. بەڵێ ئەمە نامەی کاک مۆزەفەر بوو کاک مۆزەفەر لە کۆتایی نووسراوەکەی داڵێ لەم نێوەدا خەوی کەروێشکی ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی وڵات کە تەنها بە دژایەتی لەگەڵ یەکتر بڵاوکردنەوەی بەیاننامەی کلیشەئی یان خەیاڵی گەڕانەوە بۆ دەسەڵات بە یارمەتی دەوڵەتانی دەرەکی خەریکن دوورنەمای گۆڕانکاریەکانی داهاتوو بەبێ بەدیلێکی جێمتمانەی کۆمەلگای مەدەنی تاریک و تار نیشان دەدات. پێداویستی تێپەڕین لە کۆماری نەزانی و تاوان هاودڵی و هاوکاری لە نێوان گروپە دژبەرەکان کە بەداخەوە تا ئێستا پاش دەیان ساڵ ڕووی نەداوە پتر لە هەر کاتێک هەست پێ دەکرێت. هەستێکە بۆ بنیادنانی ئازادی و بەرابەری و دامەزراندنی سیستەمێک لە دەسەڵات کە ژیانی بەختەوارانەدا بینکات. ئاگەرچی هێشتا دوورین لە بە ئەنجام گەیاندنی ئەم پێداویستیە بەڵام هەموو نیشانەکانەوەمان پێ ئەڵێ کە ڕەوڕەوەی مێژوو بەرەو ئەم گۆڕانکاریە لە جوڵەدایە. ئەڕا دژمن ئاگرم داوڵ شڕیان داگرم لە ڕێ خەبات حازرم ترس لە دڵم ناگرم ئەڕا دژمن ئاگرم داوڵ شڕیان داگرم لە ڕێ خەبات حازرم ترس لە دڵم ناگرم چاوم لە خوار هەڵاتە دڵم پڕ لە ئاواتە گیانم فەدای وڵاتە دژمن ڕوولان نەهاتە چاوم لە خوار هەڵاتە دڵم پڕ لە ئاواتە گیانم فەدای وڵاتە دژمن ڕوولان نەهاتە ژن و ژیان ئازادی سەرچاوەی ژین و شادی ژن و ژیان ئازادی سەرچاوەی ژین و شادی ژن و ژیان ئازادی
ئەوینم ئەرار و لەی شیرینم ئاوا هەڵگر ئەوینم ئەرار و لەی شیرینم ژن و ژیان ئازادی سەرچاوەی ژین و شادی ژن و ژیان ئازادی سەرچاوەی ژین و شادی دژمن ئاگرم داوڵ شڕیان داگرم لەڵێ خەبات حازرم ترس لە دڵم ناگرم ئەڕا دژمن ئاگرم داوڵ شڕیان داگرم لەڵێ خەبات حازرم ترس لە دڵم ناگرم ژن و ژیان ئازادی سەرچاوەی ژین و شادی ژن و ژیان ئازادی سەرچاوەی ژین و شادی گشتێ لەلام یەکسانە دەستم لەناو دەستیانە کەسەی من کەسیانە دشتم هەر ئینسانە گشتێ لەلام یەکسانە دەستم لەناو دەستیانە کەسەی من کەسیانە ژن و ژیان ئازادی سەرچاوەی ژین و شادی ژن و ژیان ئازادی سەرچاوەی ژین و شادی ئەڕا دژمن ئاگرم داوڵ شڕیان داگرم لەڕێ خەبات حازرم ترس لە دڵم ناگرم ئەڕا دژمن ئاگرم داوڵ شڕیان داگرم لەڕێ خەبات حازرم ترس لە دڵم ناگرم زۆر بەداخەوە ئاگادار بووین کە کاگ مەنسوور کەریمی هەندامی دەستەی بەڕێوەبەری یەکێتی ئازادی کرێکارانی ئێران بەهۆی نەبوونی چارەسەری پزیشکی گونجاو لە نەخۆشخانەی تۆحیدی شاری سنەکۆچی دوایی کرد. کاگ مەنسوور کەریمی لە ئەندامانی دەستەی بەڕێوەبەری یەکێتی ئازادی کرێکارانی ئێران دوای چوون بۆ نەخۆشخانەی تەوحیدی سنە لە ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی سیانزەی خەزەڵوەر و 7 ڕۆژ خەوتن لە نەخۆشخانە بە شێوەیەکی باوەڕ پێنەکرا و بنەماڵە و خزمانی و هاوڕێیانی بۆ هەمیشە بەجێهێشت. کاگ مەنسوور لە ڕۆژی سیانزەی خەزەڵوەر بە ئازاری سکو بە پێی خۆی دوای چوون بۆ فریاکەوتنی نەخۆشخانەی تەوحیدی شاری سنە لەوێ بەبێ چاوەدێری تایبەت خەوێندرا بە ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 15 خەزەڵوەر جەڵتەی دڵ لێدا. گواستیانەوە بۆ چاوەدێری تایبەت لەبێ جارێکی تر دوای بەهۆشێنانەوەی دووبارە جەڵتە لێدایەوە و چووە کۆما و زۆر بەداخەوە گیانی عزیزی لەدەستە. کاگ مەنسوور وەک هەزاران کرێکاری تر قوربانی ڕووخانی شەبەکەی چارەسەری وڵات نەبوونی ئامێر پزیشکی پسپۆڕ و کادری چارەسەری شارەزا بوو وە گیانی لەدەستە. ئەو قوربانی سیستمێک بوو کە جگە لە چەوسانەوەی دڕندانەی کرێکاران و تاڵانکاری ئەرک و بەڵێنی تری بۆ خۆی بە فەرمی ناناسێت و وڵاتێکی دەوڵەمەندی کردووە بە وێرانەیە کە هەژاری و نەداری و وێرانی و کاولکاری هەموو پێکاتەکانی ژیانی ئابووری و کۆمەڵایەتی قوت داوەتەوە. کاگ مەنسوور کەریمی لە ئەندامان و چالاکانی سەرەتایی یەکێتی ئازادی کرێکارانی ئێران بوو کە بە جۆش و خڕۆشەوە پێشوازی لە دامەزراندنی کرد و بە هەموو توانایەوە هەوڵیدا ئەو یەکێتیە بکاتە ڕێکخراوەیەکی کاریگەر. ئێمە لە ڕێگای ئەم بەرنامەوە لەلایەن کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی خۆمان پێشکەش بە بنەماڵە و خزم و هاوڕێیانی لە یەکێتی ئازادی کرێکاری دەکەین و خۆمان بە بەشداری خەم و پەژارەی لە دەستانی ئەم هاوڕێمان دەکەین. ئەگەرچی کاگ مەنسوور لە ناوماندا نەماوە بەڵام ئاڵای ئامانجەکانی بۆ ڕزگاربوونی چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش هەر شەکاوەیە. یادی بەرز بێت و ڕێگای پڕ لە ڕێڕەو بێت. بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادار بووین کە ڕۆژی چوارشەممە دەی خەزەڵوەری 1404 هەتاوی کاگ مەحموود محەممەدی یەکێک لە تێکۆشەران و دڵسۆزانی دێرینی کۆمەڵە
دڵە گەورەکەی لە لێدان کەوت و بۆ هەمیشە ماڵاوای لە ژیان کرد. کاک مححمود محەممەدی لە دایکبووی ساڵ 1312 هەتاوی یەکێک بوو لەو مرۆڤە خۆراگر و خۆنەویستانەی کە تەواوی ژیانی خۆی نایە پێناو دۆزی ڕزگاری کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان. لە ڕاپەڕینی ساڵ 1357 تاویدا جەماوەری خەڵکی ئازادیخوازی ئێران لە دژی دەسەڵاتی پاشایەتی ئەویش وەک مرۆڤێکی دڵپڕ لە هیوا و تین و ئازادی و بەختەوەری چالاکانە بەشداری تیا کرد. دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە بوو بە یەکێک لە تێکۆشەران و هەڵسوڕاوانی دڵسۆزی کۆمەڵە و بە هەموو شێوەیەک یارمەتی دەر و پشت و پەنایی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوو. ماڵی سادە و پڕ لە سۆز و خۆشەویستی کاک مححمود لە گوندی نەگەڵ بۆ چەندین ساڵ پەناگەیەکی ئارام بوو بۆ پشودان و حەسانەوەی هاوڕێیانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ناوچەکانی سنا، قەڵاتەرزان و ژاوەرۆ و گەلێک جار گەرمی مێهرەبانی و دڵسۆزی و خاکەڕایی ئەویان ئەزمون کرد. لە ساڵانی پڕ لە جۆش و خرۆش و پڕمەترسی دەیەی 60 تاویدا بەهۆی هاوکاری دڵسۆزانە لەگەڵ کۆمەڵە لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامی و دەست بەسەر کراو لە ساڵی 1367دا بەشێک لە تەمەنی لە زیندانەکانی ئەم ڕژیمەدا بەسەر برد. بەڵام نە زیندان و نە ئەشکەنجە و نە تێپەڕبوونی کات هەرگیز نەیانتوانی بڵێسەی باوەڕی ئەو بە ئازادی و بەرابەری و سۆسیالیزم لە ناخیدا خامۆش بکات. کاک مححمود محەممەدی مامی هاوڕێی گیانبەختکردووی ناوڕێزەکانی کۆمەڵە هاوڕێ محەممەد محەممەدی ناسرااو بە محەممەد نێگڵی بوو و تا 2 ساڵەکانی تەمەنی سەربەرزانە ژیا و وەک ئینسانێکی خولیای ئازادی و ژیانێکی شیاوی ئینسان بەڕێباز و باوەڕی کۆمۆنیستی وەفادار مایەوە و توات تا 2 هەناسەکانی بەکردەوە ڕێبواری شێلگیری ئەو ڕێبازە و دۆست و لایەنگری ڕاستەقینەی خەباتی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستان مایەوە. ناو یادی کاک مححمود وەک هێمای وەفاداری و تێکۆشەرێکی ڕاستەقینەی خەباتی چینایەتی لە ناو دڵی دۆستان و هاوڕێیانیدا بێگومان بە زیندوی دەمێنێتەوە. جێگای ئاماژەیە کە تەرمی کاک مححمود لە نێو خەم و پەژارەی زۆری بنەماڵە و دۆستان و ئاشنایان و جەماوەرێکی زۆری ناوچەکە بە خاک سپێردرا. ئێمەش لەلایەن سەرجەم ڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە پرسە و سەرخۆشی گەرمی خۆمان ئاراستەی بنەماڵە و کەسوکاری سەربەرزی کاک مححمود و دۆستان و خەڵکی ناوچەکە و دەوروبەر دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژاریان دەزانین. یادی بەرز و ڕێگای پڕڕێبوار بێت. زۆر بەداخەوە ئاگادار بوونەوە کە شەوی پێنجشەممە ڕێکەوتی 15 خەزەڵوەری 1404 هەتاوی کاک محەممەد کامرانی ناسرااو بە حەمەی مەلاشێخە کوێرە زیندانی سیاسی پێشوو برایی هاوڕێی جەمال کامرانی ناسرااو بە جەمال قەناسە پێشمەرگەی دێرینی کۆمەڵە بەهۆی نەخۆشیەوە لە نەخۆشخانەی مەریوان ماڵاوایی لە ژیان کرد. کاک محەممەد بەهۆی چالاکی سیاسی و هەروەها هاوڕێ جەماڵی برایەوە بۆ ماوەیەک دەست بەسەر دەکرێت و دەخرێتە ژێرە شکنجە و گوشارێکی زۆرەوە، بەڵام هیچ کات بۆ چرکەساتێکیش لە ئامانجەکانی سڵ ناکاتەوە. بەداخەوە کاک محەممەد بەهۆی ئەشکەنجەکانی لە گرتوخانە تووشی چەندین نەخۆشی دەبێت و هەر ئەو نەخۆشی ئەنەش دەبنەهۆی ئەوەی شەوی پێنجشەممە دڵە گەورەکەی بۆ هەمیشە لە لێدان بکەوێت و ماڵاوایی لە ژیان کات. ئێمە لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە پرسە و سەرخۆشی گەرمی خۆمان ئاراستەی بنەماڵی کاک محەممەد کامرانی و خەڵکی ناوچەی مەریوان دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژارەیان دەزارین. یادی ئازیزی بەرز و پیرۆز بێ. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئێمە بینەرانی ئەم هەفتەیە. زۆر سپاس کەدا بە کۆتایی لەگەڵمان بوون و بەو هیوایەکە ناوەڕۆکی بەرنامەکە
جگەی سەرنجیەوەی ئازیز و خۆشەویست بووبێت. بەڵێ بینەران و ئازیزانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان. زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنمەیەکی تر و ئێمە بینەرانێکی تر ماڵەوە چاوەڕوانی نامە و ئیمەیلی هەرچی زیاتری ئێوەی خۆشەویستین بۆ هەرچێ زیاتر ڕازانەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاو بۆ چوونی خۆتان بۆمان باس بکەن. ماڵەوە.